عەرداخولی پلەیشی کوردستان بەهۆی دروستبوونی شەڕ و پێکدادان لە نێوان یاریزانی هەردوویانەی شەهیدان و سەید سادق و گەورەبوونی شەڕەکەیاری نێوان هەردوویانەکە بەر لە چەند خولەکێک لە کۆتایی یاریەکە تەواو نەکرا کە لە کۆتاییشدا پۆلیس کەوتە نێوانیانەوە بۆ کۆتایی هێنان بە شەڕەکە. لە کۆتاییەکانی کۆمەڵی دووەمدا یانی شەهیدان بە ئامادەبوونی هاندەرە ناڕازیەکانی میوانداری یانەی سەید سادقی سێیەمی ڕیزبەندی خولەکە کرد. گێمی یەکەمی یاریەکە هێرشی یانەی شەهیدان بۆ سەر گۆڵی میوان دەستی پێکرد و بە ئامانجی تۆمارکردنی گۆڵ و کۆکردنەوەی سێ خاڵی یاریەکە بۆ ئەوەی لە مەترسی دابەزین بۆ خولی پلە دووی کوردستان دوور بکەونەوە. یانەی سەید سادقیش پشتی بە هێرشی هەڵگەڕاوە لە یاریەکەدا دەبەست، بەڵام ئەو گێمە گۆڵی هەردوویانە بە خاوێنی کۆتایی هات. هەندەرانی یانەی سەید سادقیش بەردەوام بوون لە هاندانی یانەکەیان. پێش گێمی دووەمی یاریەکە یەکێک لە هاندەرانی یانەکە باس لە شێواز و هاندانی خۆیان دەکەن بۆ یانەکەیان. دیارایەدا کە گەنجان دڵیان تەنگە، دڵیان پێ خۆش بێتن ها وەرشانیش بە جۆش و خڕۆشێکەوە سەید سادق دیمەنێکی جوان وەرشی کوردستان حەزێکی سەردەمیانە هانیانەکە. گێمی دووەمی یاری یانی شەهیدان دووبارە بە هێرشکردنە سەر گۆڵی میوان دەستی پێکرد و تا لە خولەکی 56 گۆڵی پێشکەوتنی لەلایەن بەرهەم محەممەدەوە تۆمار کرد. دوای ئەوە یاریەکە توندوتیژی زیاتری بەخۆیەوە دوو ناوبژیوان بە کارتی سوور یاریزانێکی یانی سەید سادقی کردە دەرەوە. دەست بەجێ یاریزانێکی یانی سەید سادق بەسەر بربەستی یاریگاکەدا هاتە ناو یاریگاکە و هێرشی کردە سەر داوەری یاریەکە. دەست بەجێ هەندەرانی یانی سەید سادق هێرشیان کردە سەر دەستی بەڕێوەبەران و یاریزانان و بەشێکی زۆری هەندەرانی یانی شەهیدان. سەرۆکی یانی شەهیدانیش تایبەت بە پەیامی ڕاگەیاند حەوت خولەکی یاری مابوو تا شەهیدان سێ خاڵی یاریەکە بەدەست بێنێت و ڕەخنەی توود ئاڕاستەی یەکێتی تۆپی پێی کوردستان دەکات کە ڕێگەر بوون لە ئەنجامدانی یاریەکانیان لە دەرەوەی یاریگای خۆیان. شەڕ و پێکدادانی زیاتر تەشەنەی سەند و بەهۆی درەنگکەوتنی هێزە ئەمنیەکان و تا درەنگانێکی ئێوارە بەردەوامی هەبوو. بە پێی گوتەی چەند شایەر حاڵێک چەقۆ لە شەڕەکەدا بەکارهاتووە و بریندارێکی زۆر هەیە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.